بەڵێ شرۆڤەکاری سیاسی عەلی کەریمی لەم بابەتەدا لەگەڵماندایە. بەڕێز کەریمی شەوتان باش. شەو باش، شەوی خۆتی بینەرانت باش. بەڵێ لە دووسێ شەوی ڕابردوودا هێرشێکی بەرفراوان لەسەر مەخمور شەنگال هەروەها لەسەر لێرکی ڕۆژاوای کوردستان پێکات. بە کتوپڕیش نەچیروان بارزانی سەردانی تورکیای کردبێ ئەوەی کە وەکەوە بێ هەر شێرشێکیش ئەنجام نەدرابێ. لێوە لێکدانەوەتان لەسەر ئەم پەیوەندیانە چییە؟ و دەوڵەتی تورکیا بۆچی ئەوەندە توانیویەتی بەرپرسیارانی باشووری کوردستان و حکوومەتی عێراقی بێدەنگکە لە بەرامبەر هێرشەکانی سەر باشووری کوردستان؟ هەر وەک دەیان جاریشم باس کردووە و ئێستاش دووبارە دەیڵێمەوە کاکە سامان، حەقیقەت ئەوەیە پەیوەندی باشووری کوردستان لەگەڵ دەوڵەتانی دراوسێ پەیوەندێکی تەندروست، پەیوەندێکی دیپلۆماسی، پەیوەندێکی دەوڵەتی، پەیوەندێکی کە تعریفکراوێکی قەوانینی دیپلۆماسی بێ نییە. بەڕاستی ئێمە پەیوەندیمان لەگەڵ ئەو دەوڵەتانە بە تایبەت لەگەڵ تورکیا و بنەماڵەی بارزانی براگەورە نا، حتا ئەرباب و ڕعیەتە. بەڕاستی یعنی هەر ئەوەی کار دوینەکانە لە ئۆکراینەوە ئەو ڕۆکانە ئۆردۆغان چۆن باسی نەچیر بارزانی دەکا، ئەو وەکو دەوڵەتدارێک وەکو دەوڵەتمەدارێک باسی ناکە، ئەو وەکو ڕعیەتی خۆی باسی دەکا و وەکوی باسی دەکا کە پیاوی خۆیەتی. حقیقەتەکەن ئەوەیە کە پێرێ بەسەر پێرێک کە چوو بە ئاو بە پەلە لە بەغداوە دوای وەی کە لەگەڵ سەدر و لەگەڵ حەلبوسی ئەوانە دانیشتن بۆ کێشەی سەرۆکۆماری عێراقێ، هەستا بە پەلەپەل هەستا چوو بۆ تورکیا بەبێ ئەوەی کە بگەڕێتەوە ناو کۆریدۆری سیاسی کوردەکان لە هەولێر، یا بگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەنگی ئەحزابی دیکەی هاوپەیمان و ئۆپۆزیسیۆنی وەربگرێ، هەر بۆ خۆی چوو وەکو سەرۆک عەشیرەتێک. و بەڕاستیش دەڵێم لە کۆنەوە ئۆردۆغان نەیشاردوێتەوە، ئەو وەکو سەرۆک عەشیرەت چاوە لەوانە دەکا، نەک وەکو دەوڵەتدار. تۆ سەیر کە هەر جارێک جۆرێکیان لەگەڵ ڕەفتار دەکا، جارێک دەست بەسەریان دادێنێ، جارێک بە بێ ئیحترامی. هەردووی نەپێرێکە چوو بۆ ئەنقەرە، نە عەلەمی کوردستان هەبوو نە عەلەمی عێراق هەبوو، هەر خۆی لەوێ لە دیوەخانەکەی بوو، ڕعیەتێک چۆتە خزمەتی لە دیوەخانەکەی. هەروەتر ئەوە یعنی هیچ قەیمێکی دیپلۆماسیشی ڕعایەت نەکرد کە لە هەموو دنیاە ئەو شیمالی عێراقە بە قەولی خۆیان ناوی هەیە و ناوەکە لە دەستوردا چەسپاوە، ئەویش هەرێمی کوردستانە، حکوومەتی کوردستانە. ئەوان وشەی کوردستان بەزاریان دانایە، بەڵام بەداخەوە ئێمە دەبێ بڵین کە ئەم لایەنی دەسەڵات لە کوردستان نەک کار بۆ سیاسەتی کوردی، نەک کار بۆ سەروەری خاچی کوردستان، نەک کار بۆ سەروەری گوتاری کوردی ناکە، بەڵکو تەنیا بەرژەوەندی شەخصی و بنەماڵەیان مەطلبە و هەر بۆ ئەوەش جار و ناجار سەردانی ئەربابەکەی دەکا. ئەمن پێم سەیرە کە خەڵکی کورد دوای ئەم هەموو دیتنە بە وازحی بە ئاشکرایی چۆن بەدەنگنایەن، چۆن لێیان قبول دەکەن کە ئەوانە تاکەی یاری بە چارەنووسی میلەتی کورد بکەن و ئاوا قبول بکەن میلەتی کورد کە بەهۆی بنەماڵەیەک کە هەموو معیار و داڕشتنەکەی لەسەر مەسائلی عەشایری و لەسەر مەسائلی ئەوەیە بەرژەوەندی ماڵیە، چۆن لێیان قبول دەکەن. ئەمن پێم وابێ کە دەبێ میلەتی کورد چی دیکە ئەوە قبول نەکات. تۆ وەرە بزانە شەو و ڕۆژ ئەوانە مەعاش دەبڕن، کارەبا دەبڕن، باسی هەر قەیرانێک بە قەیرانێکی دیکەدا دەپۆشن، باسی ئەوە دەکەن کە ئێمە دەبێ یەک گوتار بین، یەک چی بین. تۆ وەرە بزانە لەسەر پۆستێکی زۆر فەرمایشی ئەوە دەدانە شەوە 20 شەوە مانجێکە ناوماڵی کوردیان چلێ کردووە، قەرار نەبووە کە ئەوە چەند ساڵە ئیتفاقی استراتیژیان هەیە کە سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستانیان داوە بە پارتی و سەرۆکایەتی عێراقیشیان داوە بە یەکێتی. ئەوان هاتوون دوای وەی کە ئاخر انتخابات کە دەبێت لە بیرتان بێ ئەی میلەت
سەتابیستی خەڵک بەشداری کردو و دەنگی داوە بەوانە بەڵام چون ئەوان کورسێکی زۆریان بردەوە ئینتخاباتەکە ئاوای لێ هات ئەوان خۆیان ئێستا پێ یەکەم هێزە وەدایان هەوێ هەم بەغدا بخۆن هەم کەرکووک بخۆن هەم هەرێمی کوردستان بخۆن هەر قەچی دیکە نە ئۆپۆزیسیۆن نە حیزبی هاوپەیمان لێیان قبول نەکا و میلەت بڵێ تاکەی سوکایەتی تاکەی ئەوە ئۆردوغانێک کە بۆ خۆی وەزعی ناوماڵی خۆی ئاوا شڕە بەڵام ئاوا لەگەڵ سەرۆکێکی هەرێمی کوردستان کە دوێنێ پێرەسۆتە خزمەتی ئاوا ڕەفتار دەکا بەو پەڕی بێ احترامیەوە لەلایەکی دیکەوە پارتی لەگەڵ خۆی و لەگەڵ میلەت درێ دەکا ئەو بە هیچ جۆت بڕوای بەوە نییە کە یەک گوتاری هەبێت لە مقابل عێراق و لە مقابل بەغدا بە چونکە بۆ خۆی ڕێزی کوردەکانی بەڵێ سپاس دەکەین بەڕێز عەلی کەریمی شرۆڤەکاری سیاسی کە بەشداری هەواڵەکانی ئەم شەوی ئاریەن تیڤی بوویت زۆر سپاس شەوتان باش.